لە مانجی یەکەوانەیە دەرماڵی ئێمە بڕاوە مانجی یەک خۆی هەر زۆرمان بڕابوو ئیوا هەبوو 500 بۆ 800 بۆ 700 بۆ لیوامانتیا بوو 1,700,000 لێ بڕابوو کوتیان هاوتای بەغامان کردووە عەلا کولی چوونە لای کاک شێخ جەعفەر کاک شێخ جەعفەر پێی گوتی بۆی بۆ سەرفکەنەوانێ ئەو پارەیە دەرماڵەکە دەرماڵە لە مانجی یەک و مانجی دوو مانجی سێوە دەرماڵیان بە بڕیوە بە بیانووی ئەوەی عەلاساس هاوتامان کردووە لەگەڵ بەغایە بەڵام لە هەولێر هاوتا نەکراوە لە دۆهۆک هاوتا نەکراوە وەگێرە وەکو جاران دەرماڵی خێزانیان وەرگتووە ئیمناڵ و خێزانیان وەرگتووە دەرماڵەکەمان ئێمە خێزان 7,000 هەموو مناڵێکی 15,000 دەرماڵەکە کە بڕاوە ئیوامان هەیە سەوسیە ئیوا سەودەیە ئیوات بە حەسەب ئەو نەفرانی کە پارەکە ئاگرێتەوانێ لەسەر ئەوە گربوونەوەکەمانەیە گربوون داواکاریش کەشمان هەیە داواکاریەکەمان ئەوەیە ئێمە پاداشمان وەرنەگرتووە پاداشتی خانە نشین بوونمان چەکەکانمان بۆ کراوە بۆمان نووسراوە کە بڕی ئەوەندە پاداش وەرەگرن موچەی 12 مانگە کە ئێمە ساڵانە هەموو ساڵێک موچەکەمان لێ بڕا بۆ سنووقی خانەنشینی ئێستا سنووقی خانەنشینی ئازانین بەتاڵێکی تیانە بەڵام حکوومەت ناچێتە ژێرباری ئەو پارێکە بماندا لە مانجی 2019ەوە پێم وابێ لە مانجی سیان چوارەوە ڕانگرتووە و نەیانداوینێت تاسا ئەو پاداشان نەیەوە ئیتر ئێمە داوایەکەین حکوومەتە ئیشەکەی حکوومەتە ئیشەکەی وەزارەتی داراییە وەزارەتی پێشمەرگەیە هەچیشانە خۆی کە بە سەحەبی و بچنە ژێرباری ئەم ژیانی ئەم خەڵقی کە لێرەیە بەڕاستی و ئێمە ژیانمە زۆر خۆش بۆ بەڕاستەکەی وەڵی داواکاریمان ئەوەی لە حکوومەت بێنە سەر خەت بۆ ئەم وەزعە بەڕاستی ئێمە نوێنەری ئەو هەموو ئەفسەر و خانەنشینانەین کە ئەمڕۆ هاتوون بۆ ئێرە بەڕاستی ئێمە هەڵوێستی کەمان ئەبێ ینی بەو شێوە دانانیشتیان ئەوە بە ئامی ئاشکرا غەدرمان لەکەن زۆڵ ماڵ و مناڵمانەکەن دەستیان کردە قاقابینەی ماڵ و مناڵمان ئێمە هەموو ئەمانەی کە لێرە ئامینی هەمووی لە شەڕی داعشا هیلاک بووە هەمووی لە شەڕی داعشا بەشداری کردووە لە شەڕەکانی داعشا هەمووی لە سەنگەرەکانی پێشەوە بووین ئیوا هەیە 30 ساڵی خزمەت هەیە وایە 40 ساڵی هەیە وایە 25 ساڵی هەیە ئیتر لەوە کەمتری نییە کە ئەوەی کە لێرەیە بینی ئیتر ئێمە شتێکی وامان نەکردووە کە حکوومەت ئاوە سزامان بە